بەڕێزی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لە بەرنامە ئەمڕۆ لەگەڵ بەڕێز مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی پێشووی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق باز لە کۆمەڵێک پرسی گرنگ دەکەین لەوانە مەسەلەی دەنگۆی دەستکاریکردنی نرخی دۆلار هەروە ئابووری عێراق و هەرێم و مەسەلەی کشانەوەی هێزەکانی ئەمریکا و دەرەنجامی هەڵبژاردنەکانیش مامۆستا بەخێر سوپاس سوپاسان دەکەین. ئەگەر سەرەتا لەو دەست پێ بکەین ئێستا دەنگۆیەک بڵاو بۆ تۆ سەبارەت بە دەستکاریکردنی نرخی دۆلار ساڵێک نەمەوبەر بوو تقریبا نرخی دۆلار دەستکاری کرا لە 120,000ەوە بڵێن کرا بە 145,000 هیچ ئەگەرێکی وا لە ئارادا یاخود نرخی دۆلار گۆڕانکاری بەسەردادێت 1182 دینار بوو 8 دینار عمولە بوو ئەدرا بە 190 لە بانکی مرکزی 180,000 بوو 1182 یعنی 182,200 8 دینار عمولەی ئەچووە سەر ئەدرا بە 190 بانکی مرکزی بە 190,000 سەرفێ کرد هەمیشێکی ڕبحی ئەچووە سەر ئەگەیشتە 123,000 ئەو هاوڵاتێ بیویستایە. طبعاً یەکێک لەو بەناو چاکسازیانەی کە حکوومەتەکەی کازمی و زیاتر لە چوارچێوەی ئەو ئەلوەرەقە البەیضاء کردی پەیپەرە سپیەکە باز لە گۆڕانکاری کرابوو لە سعری دۆلارە. طبعاً پێشتر کۆمەڵێک دانیشتن کرا لە لیژنەی مالی لە مانگی نۆوە کۆمەڵێک دانیشتن نەکرا لەگەڵ وەزیری داراییە هەر من لە مانگی نۆی ساڵی 2020 باسم لەوە کرد کە احتیمال هەیە کە گۆڕانکاری لە نرخی دۆلارە بکرێ بە حکمی ئەوەی وەزیری دارایی ئینطیباعی قسەکانی وای لێ خوێنرایەوە کە ئەو دۆلارەی دێتە حسابی وەزارەتی دارایی مڵکی وەزارەتی داراییە مڵکی بانکی مرکزی نییە بۆیە سەلاحیەتی بانکی مرکزی نییە یا با بڵێن ئەحەقیەتی نییە بەسەر ئەو دۆلارەوە بە 190,000 بیفرۆشێ بۆیە ئەسڵی دۆلارەکان هی وەزارەتی داراییە بۆیە ئەبێ بە هەماهەنگی لەگەڵ بانکی مرکزیە سعدانێن بۆ دۆلار. لەو ماوەیە دوو مؤسسەی کە هاتنە خەت یەکیان بانک سندوقی نەقدی دەولی بوو و بانکی دەولی هەر یەکەیان پێشنیارێکی کردبوو پێشنیارەکان لە بینی 160,000 145,000 لەگەڵ 130,000 عێراق خۆی 130,000ەکەی پێشنیار کردبوو بانکی سندوقی نەقد 145 اختیار کردبوو بانکی دەولی 160 اختیار کردبوو دوجار اختیاری 145,000 کرا کە بانکی مرکزی بەو سعرە بیداتە بانکە فەرعیەکان ئەوانیش بە 146 بیدەنە هاوڵاتیان. بە گۆڕینی ئەو پارەیە ئەیانویست معالەجەی چی پێ بکەن چکە کە هێنایانە لیژنەی مالی و مناقەشە کرا لیژنەی مالی جۆرێک لە نیگەران بوو لەوەی کە ئەمە بازار ئاگرتێ بەرەدا ئەوان بۆ ئەم قەزیە معالەجیان چێت چونکە هەر لە ئەساسۆ لە 123 قیمەی شیرائی موچەی هاوڵاتیان ئەکوژێ جگە لەوەی لە ناو موازنە زەرایبیان دانابوو زەریبەی دەخل کە لە 5 دەست پێەکە هەتاوکو لە 115 ئەبووە هۆی ئەوەی کەوا موچەی هاوڵاتی لە عێراقا ئەبووە لە 150 موچەکەی نەک لێبڕینەکەی هەرێمی کوردستان کە کردیانە چارەکە موچە و نیوە موچەوانە لەوێ قیمەی شیرائیەکەیان دابەزان کە بێتە بایی لە 150 جارانی موچەکەی بتوانێت کەلوپەل و کاڵا و خزمەتگوزاری بکڕێ. لیژنەی مالی نیگەرانی لەوە دەربڕی کە نابێ بە یەک جار ئەوەندە زەخت لە فەرمانبەران بکەن نابێ بۆیە مەسەلەی زەریبەی دەخلی ڕەڤز کرد هەر لە ناو قانونی موازنە و فەقەرە لابرا. سەبارەت بە نرخی دۆلارەکە پێشنیار کرا بۆ وەزارەتی دارایی کە ئێوە بەدیلتان چییە بۆ ئەوە ئایا طبقاتی هەش ئەوانەی کەوا زۆر موچەکانیان لە خوارە ئەوانە چۆن معالەجەکەن ئەی ئەو فەقیریەی کە دروسە بێ کە نرخی کاڵا و کەلوپەل هەمووی گرانە بێ ئەوە چی لەکەن وەزارەتی دارایی کۆمەڵە ئیجراعاتی دانابوو بە حسابی خۆی بەڵام هیچی لەوانە نەکرد و ئیفای بە وعدەکانی نەکرد
هاوزەمان لەگەڵ ئەم قەزیەی نرخی دۆلار گرانکردن لە سا 23 لە بۆرسەی عالەمیە تەواوی کاڵا و کەلوپەل لە جیهانە گران بوو. مەسەلەن لە سا 40 چوە سەر نرخی ئاسن، لە سا 23 چوە سەر نرخی ئەلەمنیۆم، لە سا 18 چوە سەر نرخی برنج و ئەو کەلوپەلە زەڕوریانەی کایە. بۆیە لە ساڵی لە دوای گرانکردنی نرخی دۆلار تەزەخومێکی زۆر گەورە دروست بوو لە عێراق. بۆیە هەندێک لە هێزە سیاسیەکان ئەمایان کردە بانگەشەی هەڵبژاردن لە کاتێکە هەموو هێزە سیاسیە باڵا دەستەکان لە کۆبوونەوەیەکە لە مەجلیسی وزەرا کۆبوونەوەیان کردبوو وەزیری دارایی تەرحی گرانکردنی دۆلاری پێوت بوون باستثنائی نەهجی وەتەنی کە کوتلەی فەزیلەیەکە هەموو هێزە سیاسیەکان ڕازی بوون لەسەر ئەو گرانکردنەی. بەس طبیعەتی هێزە سیاسیەکان تەمەن کە باسی هێزە سیاسیەکان دەکەم باڵا دەستەکان ئەوانەی کە کوتەلی پەرلەمانیان هەیە بە پارتی وێکێتیشۆ کوتەلی گەورەیان هەبوو کۆبوونەوەیەکیان کردبوو هەمویان ڕازی بوون لەسەر ئەو تەرحە. هەندێک لە هێزە سیاسیەکان لە بانگەشەی هەڵبژاردنا ئەم تەرحیان دووبارە کردەوە کە چۆن شەقام ڕاکێشن بۆ خۆیان کە نرخی دینار بەرامبەر بە دۆلار ئەگەیەنەوە بە 120,000. یەکێک بوو لە بانگەشەی یەکێک بوو لە بانگەشەکان کە بە جەماوەر یانوتووە بۆ ڕاکێشانی دەنگدان کە ئەوە جۆرێکە لە فێڵکردن لە هاوڵاتی لە کاتێکە هەر ئەو هێزە سیاسیە بانکی مرکزی لە ژێر دەسەڵاتی ئەوە هەبووە مەحسوبە لەسەر ئەو هێزە سیاسیە تەیاری سەدریە یعنی خۆی بەڕۆبەری بانکی مرکزی لەسەر ئەوان حسابە دۆلارەکە گران کرا کە دۆلارەکە گران کراوە. ئێستا لە کاتی هەڵبژاردنەکە باس لەوەکەن کە دۆلار دابەزێنن کامە خۆی بۆ خۆی دیعایەکی انتخابی بوو. ئێستا چۆنە ئێستا ئەو دەنگ و باسە با بڵێن کەوتووەتە ناو بازاڕۆ ئایا فعلەن دۆلار گرانە بێ یاخود هەرزانە بێ. خاڵێک لەو خاڵانە پەیوەندی بەشێکی پەیوەندی بە پێگەێنانی جۆری حکوومەتەکەەوە هەیە. ئێمە لە ئێستادا بانگەشەکرێت لەسەر حکوومەتی تەوافقی نیشتیمانی ینی هەموو هێزە سیاسیەکان وەکو پێشوو بەشدار بن لە حکوومەتە یان نەخێر حکوومەتی ئەکسەریەی نیشتیمانی کەوا کۆمەڵە هێزی سیاسی حکوومەت پێگەێنن بەشەکەی تریان ئەبنە معارەزە. ئەگەر حکوومەتی زۆرینەی نیشتیمانی دروست ببێ و تەیاری سەدری ئەم حکوومەتە دروستکە احتیمال واریدە کە نرخی دۆلار دابەزێنەوە وەکو خۆی لێ بکەن یا شتێک لەوە بەرزتر 35 جیابی گەڕنەوە بۆ 20 چونکە ئەم حکوومەتە پێویستی بەدامێکی شعبیە بێت چونکە معارەزەیەکی زۆر بەقوەتی بۆ دروستە ئەگەر خۆی سەدر حکوومەتی زۆر ئەگەر سەدر کە قەراری داواڵێ من لە خەڵتەی عەتارە بەشداری ناکەم ئللا حکوومەتی زۆرینەی نیشتیمانی پێگەێنم یا ئەبمە معارەزە ئێوە پێکی بێنن یا من حکوومەت دێنم ئێوە بنە معارەزە. ئیدەن بەشێک لە ئەگەر سەیری هێزە شێوەیەکان بکەی بوون بە دوو بەشۆ تەیاری سەدری و ئیتاری تەنسیقی کە هەردووکیان نزیکن بە یەک ئەو 71 هەیە ئەمانیش ئێستا نزیکەی 71 کورسیان هەیە لە نەو سوننا دوو گروپن ڕاستە بە ئەمڕۆ ئیتفاقێکیان کردووەکەوە وەرەقەیەکی مشتەرەک بدەن بەڵام لە کاتی حکوومەتی ئەکسەریا دڵنیام کە بنە دوو بەش هێزە کوردیەکان کە باز لەوەیەکەن بە یەک پاکێجەشنە بەغدا لە کاتی پێگەێنانی حکوومەتی زۆرینە دڵنیام ئەبنە دوو بەش ئەوانش گروپێکیان لە حکوومەت دەبێ و گروپێکیان معارەزە بێ. بەڵام ئایا پێگەێنانی حکوومەتی زۆرینەی نیشتیمانی واریدە؟ ئاسانە بڵێن بڕوای من قورسە ئەو بابەتە دروست بێ. باش چونکە معارەزەی عێراقی ئەوەی کە دروستە بێ ئەگەر سەدر حکوومەت پێک بێنێ معارەزەی بەرامبەر معارەزەیەکی ئاسایی نییە معارەزەیەکی مجتەمەعیە کە چەکی پێ کە چەک لای معارەزە بێ و بە پێی ئەحساکان کە 169,000 چەکداریان لە بەردەسا بێ معارەزە ناکرێت بشێوی دروستە بێ. بۆیە ئەوە خاڵێکە لە خاڵەکان واریدە ئەگەر حکوومەتی زۆرینەی نیشتیمانی پێک بێنێ. خاڵی دووەمیان پەیوەندی بەو وەزیرەوە هەیە کە دائەمرێ. ئەگەر وەزیرەکە ئەکادیمی بێ وەک ئەوەی ئێستا عەلی عەبدولعەمید عەلاوی کە وەزیرێکی ئەکادیمیە ئەوە
نایڵێ دەستکاری دۆلار بکەن و ئەوە مەرجی ئەوە و کاتی خۆی ئەو سەپانوێتی چکە ئێمە لەگەڵ ئەویش دانیشتین ئیستیضافەی ئەویشمان کرد و ئیستیضافەی محافظی بانکی مرکزیمان کرد محافظی بانکی مرکزی وتی وەرەقەم لایە قبولم نەکردووە حتا عەلی عەبدولئەمیر عەلاوی نامەیەکی بۆ نووسیم وتوێتی لەسەر پێشنیاری من بیکەوتی اینجا ڕازی بووم کەواتە ئەگەر وەزیرەکە ئەکادیمی بێ بڕوان ناکەم بیگۆڕێ سیارەکە بەڵام ئەگەر وەزیرێکی سیاسی بێ پۆستێکی سیاسی بێ ئەوان لەبەرەوەی ئەو حکوومەتی زۆرینە پێویستی بەدەعمی شابیە احتیمالەکە دیسانواری دەکە بگۆڕێ باش ئێستا دوو ئەگەرێ حکوومەتی زۆرینە پێک بێت بەزگە حکوومەتی زۆرینە پێک نێ و حکوومەتی بڵێن تەوافق بێ و بڵین وەزیرەکە کەسێکی سیاسی بێ هەر ئەگەری گۆڕینی نرخی دۆلارەیە ئەگەری گۆڕینی کەمە چونکە جاری پێشوو قەزەیەکی تر دەتە پێشوو کە ئەمەوێ ئەوە بڵێن ئایا عێراق لە ئێستادا کە نرخی نەوت بەرز بووەتەوە باش لە ناو موازنە بە 45 دلار دانرابوو دوایی عێراق فرۆشتوێتی بەڵێ بە 76 دلار بەو زیادەیە کە لە نرخی نەوتا کراوە بەو زیادەی لە سعری دۆلار کە ئەمە تقریبا لە هەشتای زیادی کردووە نرخەکە بەلەو لە 23ش نزیکەی ئەو کورتێنانەی کە لە ناو موازنە هەبوو پێیان پڕ کردوت بڵێن چەند و بڕەکەی نزیکەی تقریبا زیاتر لە 30 تریلیۆن دینار ئەگەر ئەم حاڵەتە دروست بێتەوە و سعری دۆلار بێن نەخوارەوە ئەگەر لە هەر لەحزەیەکە سعری نەوت بێتە خوارەوە ئەزمەیەکی گەورە بۆ عێراق دروستە بێت لە پێدانی موچە ئایا عێراق استعدادی تایە ئەم مجازەفە گەورەیە بکە ئەو وەزیرە یا ئەو هێزە سیاسیە استعدادی ئەوەی تایە کە مجازەفە گەورەیە بکە کورتێنانێکی زۆر هەیە تەزەخومێکی زۆر دروست بووە ئایا ئەو حکوومەتەی کە پێگەیەنرێ ئامادەی ئەمەی تایە هەمووی ئەمە تەکەهوناتە بۆیە لە ئێستادا ناتوانین بڵێن سعری دۆلار بەرەو کوێڕوە بەڵام هەموو ئەمە احتیمالەکانە بۆیە هاوڵاتیە بێ بیل لەمە بکات باش بەزڕەنگی خەڵکێکە بێوێت بیگۆڕێتەوە یان پرسیاریان بۆ جەنابەت ناردەبێت بۆ ئەوەی ئەوە یعنی چۆن بۆی زەرەر نەکات ئەبێت چاوەڕێی یعنی لەمە و دوا ئەوەی کە دۆلاری هەیە ئەوەی کە دیناری هەیە بە چاوەڕێی خەبەر بکە ئەگەر حکوومەتی زۆرینەی نیشتیمانی دروست بوو احتیمال زۆر واریدە بگۆڕێ تەیاری سەدری حکوومەتی پێگەێنە احتیمال زۆرە ئەگەر حکوومەتی تەوافق یعنی هەموو هێزەکان چوونە ناو حکوومەت احتیمالی گۆڕینی کەمە هەر ئەو دوانەی شەواعەکە لە وەزیرەکە سیاسی بێ ئەگەر حکوومەتی تەوافقی بێ یعنی هەموو هێزەکان حکوومەت پێک بێنن عەلی عەبدولئەمیر عەلاوی لە شوێنی خۆی ئەمێنێتەوە چونکە مەرجی با بڵێن مەرجی هەندێ موسساتی دەولی بووە کە ئەو پیاوە وەزیری دارایی بێت چەند جار محاولەی ئیستیقالەی کرد ڕێگەیان نەدا بۆیە تەواوکردنی پەیپەرستپیەکە پەیوەندی بە وەزیری داراییوە هەیە چاکسازی ئابوووریەکەی کە ئیدعایە بەس مامۆستا وەکو پێکهێنانی حکوومەتیش ئێستا دەکەی بۆیە نادیارە ینی ڕەنگە 6 مانگ پێگەێنانی حکوومەت نەک نادیارە مەسەڵەن ئێستا سەیری مەراسۆنی سیاسی بکە لە بەغدا ئەگەر لێرەوە لادەین لە بەشەی ئابوووریەکەی لادەین بۆ بەشە سیاسیەکەی خلافێک هەیە طبعا ئێستا خلافەکە تەنها لە ناو بەیتی شیعە لە ناو ماڵی شیعایە هێشتا خلافی ناوماڵی سنی و خلافی ناوماڵی کوردی دەرنەکەوتوە بۆ چکە هێشتا نەچوونەتە پێگەێنانی حکوومەت هێشتا لە نەتایجان ئەم خلافە وای کردووە لە نێوان ئیطالی تەنسیقی لەگەڵ تەیاری سەدریا مماتەلە بکەن یەکێک لەو مماتەلانە ئەبوایە بەپێی قانونی یاسای هەڵبژاردن لە 24 ساعاتە نەتایج ئیعلان بکرایە بەڵام ئیعلانی نەتایج 50 ڕۆژ زیاتری پێچوو خاڵی دووەم ئیطالی تەنسیقی محاولەیەکە مسادقەی محکەمە ئەوەندەی تر درێژە بکێشێ بۆ نمونە لە 13 مانگا قرار بوو دوێنێ چۆتە 22 خستویانتە 22 و احتیمالە لە 22 بڕاتە 3 مانگ و احتیمالە لە 3 مانگ درێژە بکێشێ بۆ فترەیەکی کار فترەیەکی کە پەیوەندی بە کۆمەڵە قەزایاوە هەیە قەزای سیاسی ئەقلیمی محلی دەولی قەزای محلی ئەوەیە کە سراع لە بینی ئەو دوو کوتلە سیاسیە شیعە کە نایان وەک لە نەتیجە شکستی هێناوە کورسی کەمی بەدەستێناوە نایەوێت لە تەفاوزە شکست بەدەست بێنێ بۆیە مماتەلەیەکە نەتیجەی تەخیر کردووە خۆپشاندەرانی بدۆتە بەردەم قەزرا ئێستا لە محکەمە
تانەی تەقدیم کردووە بەوەی نەتایج ئیلغا بکرێتەوە ئەمەش فترەیەکی زەمەنی ئێستا محکمەی ئیتیحادی لە حەریصترین کاتیاتی لەوەتی محکمەی ئیتیحادی دروست بووە لە دوای 2005 طبعا ئەو محکمەی ئیتیحادی کە ئێستا دروست بووە خلافاتی دەستوری هەیە لەسەری چکە محکمەکەی پێشوو نادەستوری بوو ئەمەشیان قۆناغێکە لە نادەستوری بوونی ئەو محکمەیە چونکە بەو ئەو نۆسەی کە لە ناو دەستورا هەیە بەو شێوە دروست نەبووە باش بۆیە ئیطاری تەنسیقی محاولەی تەجیلی ئەوەکە بۆیە ئەگەر ئەو دوو هێزە شیعیە پێک نەیەن نەکورد دەڕواتە پێشەوە بۆ پێگەێنانی حکوومەت لەگەڵ یەکێک لەو تەرەفانە نەسوننەش ئەچێتە پێشەوە یەکێک لەو تەرەفان چکە نەکورد نەسوننە ناتوانن سراع لەگەڵ کوتە شیعیەکەی ترا بەس مامۆستا ئێستا بۆ دەستکاری ئەگەر دەستکاری بکرێت جا بە سلسلەی ئەفکارم تێک نەچێ باش ئەوە یەکەم محلیەکە سراع لە بینی ئیطاری تەنسیقی و تیاری سەدری ئەقلیمیەکە پەیوەندی بە ئەو تەفاوزەوە هەیە کە ئێستا لە ڤێننا بەڕێوەچێ لە نێوان ئێران و ئەمریکا لە نێوان ئێران و پێنجزایدەن یەک بەشێکی تری دووەلی منطقە پەیوەندی لەوانەیە بە انتخاباتی لوبنانەوە هەبێ چونکە انتخاباتی لوبنان هەمان مەزیج و هەمان تەرکیبەیە و پەیوەندی بە سراعی حوثی یەمەنیوە هەیە لە منطقە چونکە ئێستا سراعێکی زۆر گەرم هەیە لەوێ هەموو ئەمانە ڕەبتیان هەیە بەیەکەوە ئایا ئەمە بە چ ئاڕاستەیەک ئەگۆڕێ ئەگەر لە ئێران لە ڤێننا سەر بکەوێ بە پێی خواستی ئێرانیەکان ڕێکەوتنی نەوەویەکە با ساڵحی ئێران یا بە بەرژەوەندی هەردوو لابێ نەتایج تەصدیقەکرێ حکوومەت پێگەیەنرێ وەکو جارانی لێ دێتەوە بەڵام ئەگەر مۆتەمەری ڤێننا فەشەل بێنێ ئەوە منطقەکە بەرەو ئاڵۆزیێکی زیاترە دێمەوە سەر مەسئلەی دۆلارەکە باش بەس وەکو دەستکاریکردنەکە ئێستا ئەگەر حکوومەتەکەش پێک بێ یعنی ڕەنگە 6 مانگی تر ئینجام گۆڕانکاری ڕووبدا زیاتریش یاخود ئەسڵان دەسەڵاتی کێیە بە پێی یاسای بوجە دەبێت دیاری بکرێ گۆڕینی سعری دۆلار لە سەلاحیاتی حەسری بانکی مرکزیە نە پەرلەمان ئەتوانێت بیگۆڕێ نە وەزیری دارایی ئەتوانێت بیگۆڕێ بە تەنسیق لە نێوان وەزیری دارایی لەگەڵ بانکی مرکزیە ئیزافەتەن بۆ سندوقی نەقدی دەولی لەگەڵ بانکی دەولیە چونکە ئەو تەوسیە لەوان قبول کراوە کە کاتی خۆی گۆڕاوە خاڵێکی دیکە هەیە کاک حەکیم پەیوەندی بە ئەو سراعە هەیە کە هێزەکانی ئیطاری تەنسیقی با بڵێن مقاومەی عێراقی باز لەوەکەن کە ئەگەر تا کۆتایی ساڵ ئەمریکیەکان هێزە شەرکەرەکانیان عێراق بەجێنێڵێ ئەوە حرەکەی مقاومە دەست پێەکە ئایا ئەمریکا بێدەنگە بێلەوە ئایا ئەمریکا ئەکشێتەوە ئەسڵەنیانە من قەناعەتم وایە ئەو حرەکاتانەی کە ئێستا هەیە ئەو تەحەڕوکەی داعش کە ئێستا دروست بووە پەیوەندی بە مانەوەی قواتی ئەمریکی وایە بۆ مانەوەی ئەوەیە بۆ مانەوەی قواتی ئەمریکی ئەگەر قواتی ئەمریکی بمێنێتەوە ئەوان سراعی لەگەڵ کەن تەمەنەوە باسی مؤتەمەری ڤێن ناکەم کە فەشەل بێنێ ئەگینا فەشەل نێنێ ئەوە کێشە نابێ مانەوەی هێزەکانیش کێشە نابێ مانەی هێزەکانیش کێشە نابێ بەڵام ئەگەر مؤتەمەری ڤێننا لە ساڵحی ئێران کۆتایی پێ نەیە ئەوە قواتی ئەمریکی ژەکەوێتە بەر هەجەماتی ساروخی بۆ دوور نییە سراعەکە پەل نەکێشێ بۆ هەرێمی کوردستان بۆ ناوچە سونەکان و عێراق بێتە ئاڵۆزیەکی زۆر گەورە خۆ ئەگەر ئەمریکا سەحب بکات لە منطقەکە ئایا زەمانی ئەوە کرێت کە شەحنی دۆلارات بکات بۆ عێراق لە نۆی یەکی 2020 چۆن گواستنەوەی دۆلار لە نۆی یەکی 2020 محافظی بانکی مرکزی لە لیژنەی مالیە دوای ئەوەی قەراری ئیجلای قواتی ئەجنەبی درا لە پەرلەمانە تەمان تەنها شیعەکان بەشدار بوون نە سونە نە کورد کەس بەشداری نەکرد محافظی بانکی مرکزیمان بان کردە لیژنەی مالی تەمەنە ئەو کاتە قەدەرەن دەوام نەبوو من بە تایبەت چوو بوومەوە بۆ کۆبنەوەکە چونکە ئەمزانی زەرورە ئاگام لە تەتەورات بێ لە نۆی یەکی 2020 محافظی بانکی مرکزی وتی ئەو بڕیارەی کە دراوە لە پەرلەمانە خوتورەیەکی زۆر گەورەی هەیە وتمان مەسەڵەن چی ئەبێ وتی ئەمریکا ئەتوانێت نەیەڵێ نەوت بفرۆشن پان چۆن نایڵێ نەوت وتی شەریکاتی کڕینی نەوت
لە سۆمۆ ئەخاتە لیستی ڕەشەوە کەس نەوتمان لێ ناکرد ئەوتمان لەوە خەتەرتر وتی ئێمە کە نەو دەفرۆشین ئەچێتە حسابی ڕەزڵ بانکی فیدراڵی ئەمریکی لەوێەوە تەحویلەکرێ بۆ حسابی CBI2 بانکی مرکزی ڕقم 2 کە حسابی دۆلارەکان لە خلالی 24 ساعتا بۆ ئەوەی ملاحقەی قەزایی نەکرێ نقلەبێ بۆ بانکی مرکزی چکە بانکی مرکزی لە ساڵی 2004 بنوکی مرکزی عالمی هەمووی مەحمیە بە قەراری ئومەمی متحیدە بۆ ئەوەی ملاحقەی قەزایی لەسەر نەکرێت دێتە حسابی بانکی مرکزی ژمارە 2 حسابی نە وتی ئەگەر ئەمریکا بێوێ سقوط بە عێراق بکە دۆلار نایەڵێ لە ڕزاڵ بانکەوە گلێدات و نایەڵێ بێتە ناو حسابی بانکی مرکزی ئەگەر دۆلارمان بۆ نەیە لە کوێ موچە بدەین کەواتە ئەم قەزیەی دۆلارە قەزیەیەکی هێزێکی سیاسی نییە بە تەنها بێ بە خەیاڵێ بڵێ بیکەن بە 120 بێ بە 120 بیکەن بە 150 بێ بە 150 کۆمەڵی قەزایای سیاسی و اقتصادی پێوە بەندە لە مستەوای دەولیە بەس خۆ دەگرێت بۆ نمونەکو هاوڵاتی بیپارەتە بێ دەستکاری ناکەی لەم بارودۆخە ماوەتۆ سەرەوەی چۆن ئەوە بۆ هاوڵاتی لەبەرەوەی وەزعێکی قەلیقمانەیە وتم چاوەڕێ ئەبێ خەبەر بکەین بزانین ئایا حکوومەت پێگەێنێ پێک نایەنێ نەتایج مسادقەیەک مسادقە ناکرێت بەس بۆ ئەوەی پارێزراو بین لە زەرەر ئەگەر کەسێک 10,000 دۆلاری هەبێ واتە دەفتەرێک دۆلار بە حسابی بازارەکەی خۆمان نیوەی واتە 50 وەرەقەی بگۆڕێتەوە لە ئێستادا نزیکەی 7 ملیۆن و نیوەکە 50 وەرەقەیشی بە دۆلار بهێڵێتەوە ئەگەر بگۆڕێ و نەگۆڕێ ئەو زەرەرێکەکە بەڵام ئەگەر بە دۆلار بهێڵێتەوە بێ بە 120 3 ملیۆن زەرەرەکە ئەگەر بیکا بە دینار و ئەگەر بیکا بە دینار بێ بە 120 3 ملیۆن قازانجەکە لە بینی ئەم دوو قەلیقیە ئەگەر بە نیوەی ڕازی بێ نیوەی بکا بە دۆلار نیوەی بکا بە دینار بەڵام ئەمە قورسە بۆ هاو بەزەمە کەی بڵین ئەمە کەی جارێ زووە بۆ جارە زووە بۆ ئەو بڕیارە چونکە هەر بڕیار بدرێ لانی کەم دوو مانگی ئەوێ بۆ ئەوە چونکە حکوومەت هێشتا مسادقە نەکراوە هێشتا بانکی مرکزی بڕیاری نەداوە هێشتا کۆبوونەوە نەکراوە هێشتا وەزیری دارایی دیاری نەکراوە لانی کەم لە مانگێک تا 45 شەوی ئەوێ بۆیە لە ئێستاەوە هاوڵاتیان پەلە نەکەن لەو قەلیقیە چاوەڕێی ئەخبار و متابعاتی ئەوانە بکەن کە لە مەجای دراوە شارەزاییەکیان هەیە باش بین سەر مەسەرێکی ترێژ مەسەرەی یاسای بودجێ لە عێراقا ئەم ساڵ بڵین بۆ 2020 ئێستا لە کۆتایی 2020 یاسای بودجێ پرۆژە یاسای بودجێ دەبێت یاخود ویشەر دوا دەکەوێت و ئەمان یاسای 2020 کاری پێ دەکرێت بەڵ طبعا لە عێراقا ساڵی 2004 یاسای بودجەمان نەبووە 2014 یەکەم جار بۆ عێراق سقوط بکە یاسای بودجە نەبووە لە 14 خلافێک دروست بوو لە بینی هەرێمی کوردستان و بەغدا یاسای بودجە تێنەپەڕێنرا بەوەی 400,000 بەرمیل نەوت دانرابوو لەسەر هەرێمە بێ ڕادەستی بکە هەرچەندە 5 وەزیری کوردی مزایان کردووە بۆ معلومات وەکو وەسی قەلامە ساڵی 2020 حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی نەیتوانی بودجە ئامادە بکە یاخود ئامادەی کرد بەس نەیناردە پەرلەمان چونکە پێش ناردنی ئیستیقالەی کرد ساڵی 2022 بودجەی 2022 ئەبێ لە دەی 2021 بگاتە پەرلەمان گەیشتۆتە پەرلەمان ئەمەم ئێستا چەندی دوانزەیە سیانزە یا چواردەی دوانزە ئەمڕۆ چواردەی دوانزەیە تا ئێستا یاسای بودجە نەگەیشتووەتە کەواتە بۆ ساڵی 2022 بودجەمان نابێ ئەی معالەجە چۆنە قانونی ئیدارەی مالی معالەجە ئەمەی کردووە لە 14 بودجەی 2013مان بەکارهێنا لە 2019مان بەکارهێنا لە 22 بودجەی 2021 بەکارهێنا ئەی بەنسبەت پشکی هەرێمەوە ئەو 200 میلیارێکی سەدای ڕێکەوتنێکی سیاسی هەر بەردەوام دەبێت یاخود لە چوارچێوی کەوتووەتە سەر ئەوەی حکوومەتی هەرێم لە کام حکوومەتیان بەشداریەکە هێزە سیاسیەکان ئەگەر کورد بە یەکەوە بەشداری بکەن لە حکوومەتی زۆرینەی نیشتیمانی قەناعەتم وایە ئەوە بێتە مەرجی بەشداربوون لەو قەزیە ئەگەر تیاری سەدەی حکوومەتی پێگەێنا و ئەو دوو هێزە سیاسیە پارتی و یەکێتی چوونە ناو حکوومەتەکەی تیاری سەدریوە ئەوە حتمما یەکێکە بێت لە مەرجەکانیان کە ئەبێ پشتی هەرێم بنێرن بەڵام ئەگەر حکوومەتی زۆری نەبوو ئەوە ئەکەوێتە سەر ئەو تەفاوزەی ڕۆژێ دێ و ڕۆژێ نایە وەکو ئەو 200 ملیاردی لێ دێ کە ئێستا نەگەیشتی مانگی 11 ڕۆژێک دێت و ڕۆژێک نایێت
بەزەوە بە پیاسانە بە ڕێکەوتێکی سیاسی ئەمە ڕێکەوتنێکی جەکەمانە بوو کە کاتی خۆی کازمی وتوێتەوە ڕازی بن لەسەر تێپەڕاندنی بوجە من ئیزافەیەکە دەم بۆ ئەوی معالجەی قەزەکەی پێ بکەن فعلەن معالجەکە ئەو 200 ملیارەیە کە مانگانە عینات. باشە بەس ئێمە لە کوردستان مادەم لە عێراق هیچ بەکاری بەوەی ساڵی ڕابردوو بکرێ ئەی لە کوردستانە کە 8 ساڵە 2013ەوە یاسای بوجەمانیە ئەی دەبێت بەچیش بکەین لە کوردستانە بۆ بەڕێوەبردننی لە کوردستان بە نظامی عەشایری ئیشەکەین. سەرۆکی خێڵ داهاتی دەسەکەوێ بەشێگا بەم و بەشێگا بە و ئەم مەحرومەکە و ئەو مەغدورەکە و ئەویش دەوڵەمەنەکە بۆ نمونە پارێزگای سلێمانی ڕۆژێ جادە 100 مەترەکەی کێشەی بۆ دروستە بێ ڕۆژە بلوار ئەو شۆستە و بلوارەکانی کێشیان بۆ دروستە بێ ڕۆژێک بیانوی ئەوە گرن داهاتی سلێمانی نەهاتۆ عقوبەیان بن شارێکی وەکو پارێزگایەکی وەکو هەڵەبجە مەحرومە لە هەموو قەزەیەکۆ ئەوە نەبوونی بوجەیە ئەوە پەیڕەوکردنی سیستەمی خێڵە لە هەرێمی کوردستانە بۆیە هیچ پەیڕەوکردنی سیستەمی خێڵە مەسەن وڵاتێک کە وڵات بێ حکوومەتێک کە حکوومەت بێ ئەزانی لە کەنەدا ئەگەر تامانگی 4 بوجە نەیەتە پەرلەمان و حکوومەت بە ئیستیقالە کراوداندرێ یعنی بوجە ئەوەندە سەرەکی ترین ئەوەندە سەرەکی ترین بنەمای حکوومەتداریە ئێمە لە 2013ەوە تا ئێستا بوجەمان ئەوە 8 ساڵە بەرەو 9 ساڵش لە کاتێکە $1 باجوەرگرتن و $1 پارە سەرفکردن ئەگەر لە چوارچەوەی بوجانە بە مخالفەیەکی مالیە یا جەریمەیەکی مالیە یا مخالفەیەکی ئیداریە پێویستی بەوە هەیە دادگا لە پێچینەوەی لەسەر $1 دینار چونکە بوجە بریتە لە غیتائی قانونی چوارچێوەی یاسایی وەرگرتنی داهات و سەرفکردنی ئەو داهات بەزەگەر حکوومەتێک یاسای بوجەی نەبێت لە ئابووری لە زانستی دارای ئابووری بەچیناو دەبرێت تەصنیفەکرێ بە حکوومەتی فاشل مثلا یەکێک لەوانەیە کە لە منطقە مەشهورە لوبنانە الحکوومە الفاشلە لوبنانە لە 9 ساڵە 10 ساڵە لە چ ڕوویەکەوە بڵێن لە ڕووی ئابووریەوە مەسەن ئێستا سەیری لوبنان کە هەر پارێکە چێتە بانکەکانی سەرنگومەوێ بە پارەکانی هەرێمی کوردستان شۆ جارێک ملیاری تێچوو ئەوە تا لە دیلۆیتا ئەوە لەسەرەوەش دەمێ پرسیارم بکەم دیلۆی دەم جارە باسەکە کە ئەوەندە $1 چووە حسابی بانکی لوبنانی ئەو کارەکەی چێک ئێستا بە پێی راپۆرتی دوێ $644 ملیۆن بە پارەکەی خۆمان بانکی بنووکی لوبنانی بنووکی لوبنانی لە ئێستادا حەزیان لەسەر ناتوانن هیچ پارەیەک بنێرنە دەرەوە پارەیان تێشێ بەس پارە نابێ بنێرنە دەرەوە بۆیە هەرچی پارەیە ڕاتەوێ وەکو مەسەلەسی بەرمۆداو نەبێ بەس بۆچی بەرپرسانیارێن باسییان لەوە نەکرد چونکە لە ساڵی ڕابردوو راپۆرتەکەی دیلۆی دەیگوت $294 ملیۆن ئەم جارە بووە بە 644 یعنی سەرڕایەوەی کەم قەزیە هەیە بۆچی پارە بڕوات بۆ ئەوەی لەوێ خۆی ئەوانەی کە مامەڵە بە نەوتی هەرێمی کوردستانەوە کەم تەعاملیان لەگەڵ یەکێک لەو بانقانە هەیە کە لە لوبنانە ئەنجا لە خلالی ئەمانە ئەڵێ لە ئاوی لێڵ مەلەکردن یا ڕاوچی خراپ بۆ دۆخی ئالۆز و تەپوتۆزاوی ئەڕوا مەسەن ئەم پارەیە پاژماوەیەک ئەوە نەبێت دوایی وەریش گیرێتەوە کەس متابعان نییە خۆ پەرلەمانی هەرێم ناتوانێت متابع بکە دەستگای نەزایی هەرێم سەرۆکی دەستگاکە ئەڵێ کاتی بەسەر ناتوانێت هیچ ئالێتێکم نییە متابعی بکەم ئەو باسی مڵکەکەی کردبوو مڵکەکەم هیچ متابعەیەکی نییە ئەوە مڵکەکە لێگەڕێ ئەو مڵکەکە نمونەیەکە نمونە کاک حەکیم ئەو پارانەی کە لە هەرێمی کوردستانەوە دەرچوون بایی سەدان مڵکی وایە ئەوەش $1 ملیۆن ڕۆژنامەنووسێک ئەمریکێکە لەبارەی سەرۆکی حکوومەت باسیەکە نمونەیەکی بچووکە نمونەیەکی زۆر بچووکە هەموو ئەو بەرپرسانە لە ڕێگەی کۆمپانیای وەهمیوە مڵکیان کڕیوە لە سەرتاسەری ئەوروپا و ئەمریکا و دووەلی خلیجی بەڵام ئەمە نمونەیەکە بە هەڵە دەرکەوتووە وەشتی تریش هەیە شتی تریش هەیە بەڵام تەوقیتیەوێ تاوەکو بڵاو بکرێت چونکە ئەوەندەی من ئاگادارم شتی تریشێ و بەرپرسی تریشێ و مڵکی کڕیوە و وەسایەکان لە بەردەسان لە چ وڵاتێکن باسی ناکەم چونکە بە ئەمانەت پێم وتراوە ئەمان نمونەیەکی زۆر بچووکە لەو سەیری حەجمی ئەو پارانەکە کە چووەتە دەرەوە سەیری حەجمی ئەوە بکە کە کەشت بووە $8 ملیۆن لە چاوینا بەڵام گرنگی ئەمە لەوایە کە بەڵگەیەکی حاشا هەڵنەگرە کە بەرپرسانی هەرێم پارەیان بردووەتە دەرەوە مڵکیان پێکڕیوە ئەم پارەیان لەکوێ بەسەر چاوەکەی دیاریکە
باش سەرچاوەکەی بەچی دیارریەکە ئەبێ بڵێ لە ڕێگەی ئەمە سەی کە تەبعاتی چەند قورسە باش مەسەن تا ئێستا بێدەنگن لێ مەسەن ئەم 18 ملیۆنە ئەبێ سەرچاوەکەی دیاریکە سەرۆکی حکوومەتدەم پارەی لەکوێ بوو ئەبێ لە تیجارەت تاوتێت تیجارت بەبێ کۆمپانیا ناکرێت ئەی ناوی کۆمپانیاکە چییە ئەو قەزایانەی کە لەوە پێشەوترا برای بەڕێزمان کاکسۆرانی لەسەر حەسانەی لێوەرگیرایەوە لەسەرەوەی باسی کرد کۆمپانیای فلانی فلان بەرپرسە ئەوانە هەموو کەشفە بن چکە ئەمە سلسیلەیە کە بەدوایە دێ ئەمجارەکانێ قەزەیەکی تر هەیە کاک حەشیم خۆ هەر دۆلارێک لە عالەمە لە بانکی ئەلفەوە ئەڕوا بۆ بانکی با سیستەمێک هەیە لە دنیا پێڵێن سوێفتی عالەمی سیستەمی سوێفت ڕیزاڵ بانکی ئەمریکی ئاگای لێ ئەو دۆلارە لێرەوە چۆتە ئەوێ بۆ نمونە زۆر جار مەسەڵەن بانکی مرکزی محافظی بانکی مرکزی ئەیوت کە پارە خەینە بازار لە مەزادی عوملا دوای هەفتەیەک ئەمریکەکان ڕیزاڵ بانک جوابمان بۆ نێرەڵێ پارەکانتان لە ڤێتنام بینراوە لە ڤێتنام بینراوە پارەکانتان لە فلان وڵاتی ئەوروپا بینراوە پارەکانتان لە فلان وڵاتی ئاسیای پارەکانتان لە سین بینراوە ئەوەندە ڕیزاڵ بانک توانای متابعەی دۆلار بە دۆلاری هەیە بەڵام ئایا بۆ ئیفساح ناکا بۆ دوو بەشە یەکەم کۆمەڵێک بەرپرسی هەرێم پارەیان هەیە و بە ئاشکرا لە ڕێگەی ئەم نظامی سوێفتەوە ڕیزاڵ بانک کەزانێت لە کوێیان داناوە بۆ کوێچووە ئاخر دۆلار کە ئیستیقلالی کردووە و لەوێ ماوەتۆ یا لە ئیستیسمارایە لە عیقاراتایە یا لە ئەسهومایە یا سەنەداتە غەیری ئەمانە نییە ڕیزاڵ بانک کەزانێت لەکوێیە بەس بۆی ناکا مەسەن وڵاتێکی وەکو مالیزیا کاک حەشیم پارە هەموو بانکەکانی ئیستیعابەکەن بەس پارە دەرکردن زۆر قورسە بۆ دەرەوە ئەمریکا پارە توانی بنێری بەڵام پارە دەرکردن لە $1000 زیاتر دەرکەی تووشی کێشەیە بی لێ پرسنەوە ئێستا FBI بە دوای ئەم 18 ملیۆنەوەیە کە بزانێ چۆن هاتووە سەرچاویان پارە ئایا لە ئەنجامی پارەسپیکردنەوە بۆ یان نا چکەوە خەتەرە بە نسبەت ئەمریکاوە ئەوەی کە بانکی مرکزی بە ئێمەی وتی هەواڵی بۆ پرسێ ئەڵێ ئێوە عەلاقەی تیجاریتان لەگەڵ ڤێتنامان نییە چۆن ئەم پارەی گەیشتوتەوێ ئایا دوو ترسیان لێ هەیە یەکەم حرەکاتی ئیرهابی ئەم پارەیە بەکارێنێ دوو مەسەلەی تلیاک و حەشیشە و هێرۆین و ئەوانە بۆ سپیکردنەوە بێ بۆیە ئەمە مەسەلەکە لەوانەیە هەندێک خەڵک بڵێ 18 ملیۆن چییە مەسەلە 18 ملیۆن نییە ئەگەر $10 بێ بەڵگەکە گرنگە ئەی سەلمێنێ کە بەرپرسانی هەرێمی کوردستان پارەیەکیان دەستکەوتووە ئەو پارەیە یا ئەبێ بیسەلمێنن شەرعیەتی ئەو پارەیەکە هی خۆیانە کە زەحمەتە بیسەلمێنن یاخود ئەبێ بەسپیکردنەوە مالیزیایەکێکە لە وڵاتانی کە پارەی زۆر تێچێ بەس دوای فترەیە کە تەحقیقەکە ئەگەر بزانێت بەرپرسەکە لە گەندەڵی و سپیکردنەوە پارەی هێناوە ئینزاریەکە یا کەشفتەکەم لە وڵاتی خۆ دەدەم بە دادگا یاخود بێدەنگە بکە لەو پارەیە بێدەنگەکە دەستی بەسەر ئاگرێ و پارەکە بێتە ڕاستمان بەشێکی تر لە وڵاتانە بۆ قسە ناکەن کاک حەشیم ئەگەر پارەیەک چۆ وڵات دوای ناوبڕەکە باسی وڵاتانەکەین بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕین وڵات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام یەکێک لە خواردنەکانی سەفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی برنجی ڕۆبەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێ کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە
کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەبین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی جیهانی و نێودەوڵەتی ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز مامۆستا ویست پێش ناوبڕەکە باسی نمونەی وڵاتانە بکەیت کە هەندێکیان بۆ بێدەنگن لەوەی کە پارە بە ناشەرعی یاخود بە سپیکردنەوە دەچێتە وڵاتەکانیان و بێدەنگی لێ دەکەن. طبعا بۆ ئەوەی ئەو وڵاتانە ڕێگری بن لە پارەی وڵاتێک کە تەیەچێ ئەبێ ئیتفاق هەبێت لە بینەوە دوو وڵاتە. عێراق ئیتفاقی نییە لەگەڵ هیچ وڵاتێکە کە پارەکانی ئەگەر چوو بە شێوەیەک لە شێوەکان تەنها لە لوبنان فترەیەک هەیبوو ئەو ئافرەتەی ئەمانەی بەغداد 400 ملیار دیناری بردبوو هەر 400 ملیارەکان گەڕاندۆ لە ڕێگەی دەستگای نەزاهەوە. ئەو وڵاتانە یەکەمە بێ ئیتفاقە هەبێ دووەم ئێستا عێراق بەس ئیتفاق لەگەڵ لوبنان هەبوو ئەگەر پارەیەک بڕوا بۆی بگەڕێنەوە لەگەڵ ئوردوناش ئیتفاقێکی جوزئیان هەیە. یەکەمە بێ ئیتفاقە هەبێت دوو وڵاتەکە ئیتفاقیان هەبێ ئیتفاقی تەبادولی سەرمایان هەبێ کە سەرمایە هەچ کامیان چووە ئەوەی کە بێ دوو سیستەمی قەزاییەکەیان بێ وەکو یەک بێ تعامل لەگەڵ پارە مەسەن لە هەندێک وڵات کەسابەتی جۆرێک لە جۆرەکانی کاڵایە خزمەتگوزاری ڕێگە پێدراوە لە هەندێک وڵاتی ترا ڕێگە پێدراون نیە. مەسەڵەن لە وڵاتی خۆمانە با بڵێن لە عێراقا پارەی مەشروبات ڕێگە پێدراون نییە بۆ زۆرتری لە ڕێگەی با بڵێن حدودەکانی لای خۆمانەوە ئەڕوە. خاڵی سێ ئەو پارەیە ئەچێتە وڵاتە ئەبێتە ناتیجی قەومی بۆ وڵاتە مەسەن ئەچێتە ئەو وڵاتە تۆ تەسەور کە کاتی خۆی لە سەردەمی حکوومەتەکەی ئایاد عەلاویە 1 ملیار دۆلار هەر بە کاشی بە تەیارەیە کە 22 تەن بوو بردیانە لوبنان. لوبنان ئایا ئەو پارەیەکی لێکرێ ئەبێتە ئیستیسمار ئەو ئیستیسمارە چیەکە بۆ وڵاتە ئەیدی عامیلە کەمەکاتوە بۆیە ئەو وڵاتە ئامادە نییە ئەم سەرمایەیە کە هاتووەتە ناو وڵاتەکەیەوە دیسان بیگێڕێتەوە بۆ وڵاتە لە کاتێکە ئەزمەیەک بۆ خۆی دروستەکە مەجموعەی خەڵک بە تاڵ و عەتاڵەکە مەسەلەن پارەیەک هاتووە لێرە کراوەتە معمەلێ ئەو معمەلە لەوانەیە 1000 کرێکاری پێوە سەرقاڵ بوو بێ ئەگەر ئەو پارەیە بگێڕێتەوە حجز بخات سەرەوە معمەلە و 1000 کرێکارە بەتاڵە بن کەواتە ئیستیعدادی نییە ئەو پارەیە بگێڕن بۆیە زۆربەی ئەو وڵاتانە ئیستیعداد بەشێکی تر لە وڵاتانە ڕقابەیان نییە لەسەر ئەو پارێکەی تەیەچێ بەس ڕقابەیان هەیە لەسەر ئەو پارەی کە دەرەچێ مەسەڵەن بەرپرسانی هەرێم و بەغدا بۆی یەک لا باز نەکەین چونکە کاتی خۆشی باسم کردووە تا 2014 312 ملیار دۆلاری عراقی چوەتە دەرەوە ئەو لە 2006 بڵین لە 2005 لە 2005ەوە حتا کۆتایی 2014 312 ملیار دۆلار چوەتە دەرەوە. ئێمە لە لیژنەی مالی بە تایبەتی مەرحومی ئەحمەد چەلەبی تحقیقێکی کردبوو لەو قەزیە 6 راپۆرت بوون کە بڕی 115 ملیاریان لە ڕێگەی ئاعتیماداتی مستەنەدی ڕەسمیوە حکوومەت شتی کڕی بوو کاڵاو کەلوپەلی کڕی بوو تەخمینیان کرد بەوەی 85 ملیار دۆلاریش کەرتی تایبەت شتی کڕیوە ئیستیرادات بۆیە ئەبێ نزیکەی 200 ملیاری بە ئاعتیمادی مستەنەدی پارەکە ڕۆیشتووە کاڵا لە باتی هاتوۆتە ناو بەس 112 ملیاری بێسەر و شوێن ئەحمەد چەلەبی بەڕەحمەت بێ متابعی ئەم قەزەی کرد گەیشتە ئاستێک لە ڕێگەی نظامی سوێفتە چکە ئەحمەد چەلەبی خۆی ڕئیسی بانکی بەترا بوو تەجروبەیەکی زۆر گەورەیە بوو لە مەجالی بانکە گەیشت بوو ئەوەی کەوا خطوتی دەستکەوت بوو سەرەداوی دەستکەوت بوو ئەم پارانە بە ناوی کێوە مستەقەر بوون لە وڵاتانە ئەحمەد چەلەبی وفاتی کرد
گومان هەبوو کە ژەهر خوارد مەسەلەیەکی غامز بوو گومانەکرا کە فعلەن ژەهر خوارد کرابێ گومانەکرا کە تیرۆر کرابێ بە شێوەیەک لە شێوەکانی ترۆر بە سندی لە کوردستانەوە بوو لە 112 میلیارە شەریە بانقی کوردستانی تیا بوو مەسەلەن ناوی هەندێک بانقی مەسەلەن ئەو بانقانەی کە لە خاوەنەکانیان ئەگەڕێتەوە بۆ خەڵکی هەرێمی کوردستان من جارێک لە مەسئولی حرەکەی نەقدیم پرسی لە بانکی مرکزی وتی کێشەی سیولەمان هەیە وتم کێشەی سیولەتان بۆ هەیە وتی ئوستاز سیولەمان کەزانی من کوردم وتی جارێ لای خۆتان گیری خواردووە وتم بۆ لای ئێمە وتی نزیکەی 6 تریلیۆن دینارمان لە هەرێم دەستکاری کراوە منیش دوایەوە عادەتەن کە لە کۆبوونەوە ئاهاتمەوە نبزەیەکم لەو هینە ئەدا بە ئیعلام و بە هاوڵاتیان بۆ ئەوی بزانن چیە گوزەرێ وەکو نوێنەرێک و کۆنتاکتی مباشر هەبێت لەگەڵ ڕاگەیاندنەکانە پێم وا بێ و کاتەوتە بێژی فەرمی حکوومەتی هەرێم وەڵامی دابوومەوە کە نازانین ئەم برادەرە ئەم ڕقەمانە لەکوێوە هێنێ منی زۆر بە ئاسایی کتابێکم کرد بۆ بانکی مرکزی ئەو پارانەی کە دەستکاری کراون لە هەرێمی کوردستان بڕەکەیان بە دینار و بە دۆلار و هیچ بانقەکە ناوی 42 بانقیان بۆ ناردم کە بە دۆلار و بە دینار لە بانکی مرکز هەردوو فەراکەی سلێمانی و هەولێر و بانکەکانی تر نزیکەی 6 تریلیۆن دینارە بوو دوایی دایاننا لە موازنە مانگانە 12 میلیارد بنێرنەوە کە 10 میلیۆن دلار یەکەم جار لە ئاخر موازنە دانراوە بە 7 ساڵ پێم وایە دەفاکرێ ڕقمەکەم زۆر دقیق بینیە حتا جارێک بۆ سندوقی نەقد چوین لقایەکمانە بوو لەوێ بەرپرسی هەندێک بانکمان بینی لە عەمان یەکێک لەوانە بانکێک بوو کەپیتال بانکی ئوردونی بوو وتی کە تۆ خەڵکی هەرێمی وتی من 150 میلیۆن دۆلارم لەو بانقە بووە کە دامان ناوە لە فەرعی بانکی مرکزی حکوومەت بەکاری هێناوە ئێستا چەند پیان ئەڵم منەوە نایەنەوە وتی ئەڵێن ئیش مشکلە ینی چ مشکلێکە و پارە لای ئێمە بێت و من هەر ئەوەم هەیە سەرمایە ئێوە دەستان بەسەراگرتووە بۆیە ئەم پارانە ئەمە جاری یەکەم نییە بەس کە ڕۆیشتووە کاک حەکیم ئێمە زۆر پێشتر باز لەوە دەکرا لەو 112 میلیارد دۆلارە سێنزەی لە ڕێی 5 بانکی کوردستانەوە بوو ینی بانکەکان نەنووسراوە بانکی کوردستان تاوەکو بڵێ ئەمە بەڵام من کە لەو بەڕێزەم پرسی وتی ئوستاز ئێمە 86 بانک و فەرعمان هەیە حوتیان حکومین نزیکەی 79 یان ئەهلین لەو 79 30 بانکیان مڵکیەتیان ئەگەڕێتەوە بۆ خەڵکی کورد کە زۆربیان مەزادی عوملە مەسەن من بانکە ناسم هی بەرپرسانی هەرێمە لەناو ئەو مەزادی عوملایەتایەتی لە یەک ساڵە 4 میلیارد دۆلار 4 میلیارد دۆلار نەک 18 میلیۆن دۆلار 4,000 میلیۆن دۆلار 4,000 میلیۆن دۆلار لە ڕێگەی ئەو بانکەوە گۆڕاوەتەوە گۆڕانەوە کە چییە ئەو بانکە ڕاستەخۆ لە هەرێمۆری نەگرتووە بە حواڵات وەرێگری ئەینێرێ بۆ دوبەی ئەینێرێ بۆ سین ئەینێرێ بۆ ئەوروپا ئەینێرێ بۆ هەموو ئەو پارانە لەکوێ ئیستیقراریان کردووە کاڵەم 112 ئاساری نییە لەو 112 میلیارە ئەبێ چەندی درابێ بە مڵک و ئێمە نایزانین ئەو شەریکە وەهمیانە کڕیویانە کە ئامادە نین ئفساحی بکەن مەسەن لە جەزائیر مەجموعەی شەریکەی وەهمی هەن لە دوبەی مەجموعەی شەریکەی وەهمی هەن ناویشونەکانی مامۆستا پارە بۆیش نەنێرن لەبەرەوە لە ڕێگەی ئەو شەریکە وەهمیانەوە ئامادەن بە 250 دلار بە 300 دلار دەتوانانی کۆمپانیای بکەیت و ملیۆن دلار بخەیتە حساباتەکەی و تعامل بکرێت و کەسیش نازانێت کێ کڕێتی 18 میلیۆن دلارەکە و ئەوانەی دواییش کەشفە بن کە هی بەرپرسیترە بریتە لە بەڵگە دەستکەوتنی بەڵگە کە بڵێ بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان پارەیان بەدەستێناوە بە شێوەیەکی غەیر شەرعی دوایە بێبی سەلمێنن کۆمپانیان هەبوو کە سەلمانیان کۆمپانیان هەبوو ئەبێبی سەلمێن نەشاتەکەی چی بوو ئەگەر سەلمانی نەشاتەکە چی بوو ئەبێ چاودێری دیوانی ڕقابەی مالی ئەمە تێکەون بە هەردوو قاچەوە کەونە ناو ئەو فەخەی کە خۆیان دایان ناوە بۆ خەڵک باشە بەس دەکرێن دێک زانیاری سەرتاییمان پێ بڵێ کەوتت بەڵگەی تریش بەڕێوەیە ناکرێت نەوەکو ئەمانەت پێیان وتون بە کات خۆی بێت کاتەکەی دوورە من نازانم لای ئەو شخصەیە کە
بەڵگەکانی لا باش کاتمەکەمەوە بەس چەند پرسیارێ بە کورتی دەمویست سەبارە بە داهاتینە و تشتەرنجت بزانم کۆمپانیای دوورێت راپۆرتێکی بڵاو کردبووە لە 42 داهات بۆ وەزارەتی دارایی ماوەتەوە لە 150 بۆ کۆمپانیەکانە 11 بۆ کرێی بۆریە لە سنووری کوردستانە سەرنج چی بوو ئەمە ناودەنی طبعا ئەمە یەکەم جار نییە ئێمە هەر یەکەم جار کە ئێمە چوینە پەرلەمان دوو محاضەڕەیان پێوتین لەوێ عقودی مشارەکەی ئینتاج لەگەڵ عقودی خیدمە فرق لە بینی ئەو گرێبەستانەی کە لە هەرێم کراوە گرێبەستانەی لە حکوومەتی عێراق کراوە ئەو گرێبەستانەی لە حکوومەتی هەرێم کراوە لە 156 داهاتەکەی بۆ کۆمپانیاکانە بێ ئەو کاتە لە 144 بۆ حکوومەتی هەرێمە بێ ئەو لە 144ش بەو شێوەیە گاتە خەڵک کە ئەگا ئەوە کارەبامانیان گرتووە لەوەی کەوا موچیان وەرە باش بەس ئێستا هەرداوەشکردنی موچەکە بەنسبەت بۆریەکەشەوە عێراق عەقدێکی هەیە لەگەڵ تورکیا گوێزانەوەی 1 بەرمیل نەوت تامینای جیهان عێراق $1.09 $1.09 هەرێمی کوردستان $5.80 لە مەرحەلەی پێشوو دوای دایان بەزانووە ئێستا بزانام کەمترە لەو بڕە $2.80 شتێکی ئاوە ئەلی ناو خۆی عێراق چەند دۆلارە چونکە ئێستا هەرێم $11 ڕۆیشتووە بۆ ڕێگە سنووری هەرێمی کوردستان بە تەحدید نازانم ناو خۆی عێراق چونکە عێراق خۆی ئەو بۆ خاوەنی ئەو بۆری وشتانەیە هەرێم خاوەنی هیچی خۆی نییە هەمووی داوەتە کۆمپانیای ئەجنەبی شەریکە حیزبی یعنی ئەو کۆمپانیا مەسەڵەن ڕۆزنەفت ئەو بۆریەی کە کڕیوە بە تەنها نەیکڕیوە لەگەڵ کۆمپانیایەکی حیزبێکی سیاسی شەریک بەس دابشکردنی موچەشە و ئێستا وتیان 25 هەموو مانگێک ئێستا لە 25 مانگ دەستیان پێک دووە ئەمڕۆ 4 مانگە تقریبا 20 ڕۆژێک هەر تاوا نەبووە ئەوە دابشکردنی موچەیە بە بۆ چوونی بەڕێزێت یعنی کە باز لە موچەیەکرێ موچە مانگانەیە یعنی کە مانگانە مانگ تەنیا لای هەرێم 45 ڕۆژ و 35 ڕۆژ و 40 ڕۆژ و ئەوانەیە ئەگینا مانگە عێراق سووریا بەو هەموو وەزع خراپەی کاک حەج تا ئێستا موچەی دوانەکەوتووە سووریا بەزەر دەرەنجامی دواکەوتنەکە لە کوردستان چییە؟ ئەوەیە داهاتەکە لە بۆ نمونە چەندیان پێویست بێ بۆ موچە لە 147 ئیدارەی ئەملا دیاریەکە لە 153 ئیدارەی ئەولا دیاریەکە ئەگەر زیایی هەبوو نازانم بۆ شوێ ئەگەر کەمی هەبوو ئەوە بێتە هۆی نەدانی موچەی ئەو فەرمانبەرە قوربەسەرانەی کە لە هەرێمی کوردستانە کاتی خۆی تەمەنایانە کردکەوە حکوومەتی کوردی دروست بێ ئەو حکوومەتی کوردی دروست بۆ وەتە بەڵا بەسەر خەڵکو وەتە بەڵا ئەگەر بەڵانیە کابرا موچەی نەبێ ژیانی نەبێ بڕوا ئامادە بێت لە مانگی 12 لە سنووری بلاڕوسیا بمێنێتەوە ئامادە نەبێ بگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان وتیانەوە قاچاقچیەکان هەڵیان خەڵەتاند و نەک بەرپرسیار دانەیەکان خەڵەتاندووە دەمن تەحەدای حکوومەتی هەرێمەکە مەگەر قاچاقچی هەڵی خەڵەتان فەرم و بابە ڕسمی ئەو وڵاتانە ڤیزە ئەگەر لە 150 هەرێمی ئەمەی کەماوە نەڕۆیشت من هیچم نەزانم لە چی ڕایان کردووە؟ لە زوڵم و ستەم لە ناعەدالەتی کەس ئەمین نییە لە ژیانی خۆی کاکە ئەمین نییە لە ژیانی ئەمین نییە لە کەرامەتی یعنی دوو چین لە ناو کۆمەلگا زۆر جۆرێک لە قودسیەتی کۆمەلگایان هەیە مامۆستای ئاینی لەگەڵ مامۆستای مەکتەب و قوتابخانە ئەوانە ڕیشی مامۆستای ئاینیان سووتان شەقیان لە مامۆستای زانکۆ و لە مامۆستای شەقیان لە تەڵەبەش دەبەون لەم دوایە تەلەبەکە هیچ لە سەڵاتی شەقیان لە سەری خوێندکار هەڵدا لەبری ئەوەی ئەو سەری خوێندکارە بپارێت بچکەوە سەرمایە شەقیان تێڵدا ئیتر خەڵک لە یعنی بەدیار چیوە بمێنێت بەزەو پەیامیان گەیاند و بەجیان کاک سعیدی پیرە قسەی کردبوو توی حایە شەرەفی ئیدارەی کوردیان بردەوە کۆچ بەرانە واوێنیان کردو کە لە زیندان ڕایان کردووە مەسەڵەن هەموو وڵاتان راپۆرتیان لەسەر ئەوە هەبوو کە ئەمانە لەبەرچی لەبەرەوەی کەرامەتیان پارێزراو نییە چونکە بەڵگە هەیە ژیانیان پارێزراو نییە کە موچە نییە ئەمنیەتیان نییە کە ئەوە تا خەڵکە کوژدێ بەناهاق لەسەر ڕەماشێک خەڵکە کوژدێ لەسەر خلافی سیاسی خەڵکە کوژدێ لەبەرەوەی استقرار لە وڵاتە لە ئاەتێکە زۆر بە جوانی باسێکە لإلاف قريش إلافهم رحلة الشتاء والصيف فليعبدوا رب هذا البيت الذي أطعمهم من جوع وآمنهم من خوف
سڵتە شەرعیەتی سڵتە لە دووشتایە ئەمن لە پارێزراو بی لە حیاتی پارێزراو بێ سکرتێر بێ ئەم سڵتەیە هیچیانی نییە نە ئەمنمان پارێزراوە نە ژیانمان پارێزراوە باش دو پرسیام زۆر بە کوردی سەرمەوزۆی هەڵبژاردن ئەو فرتوفێڵی کرا هەڵبژاردنەکان کرابوو تانەتان لێداوە هیچ سکاڵایەکە بوو بەڵێ ئێمە لە مەرحەلەی نەتایجا بۆ کۆمیسیۆن کۆمەڵە تانەماندا بەداخەوە کۆمیسیۆن تانەکانی بە هەند وەرنەگرت چونکە یەک بەڵگەی بەسیت کاک حەکیم لە کۆمەڵگەی بچووکە هەمووان خەڵک یەکە ناسن بۆ نمونە ئێستا لە سلێمانیا هەواڵی خەڵک بپرسە قورس بۆتە دۆزرێت و بەڵام کە ئەچیتە قەزایەک ئاسانتر خەڵک بۆ دۆزێت ئەگەر ئەچیتە ناحەیەک ئاسانتر ئەگەر بچیتە گوندێک لە هەش کەس بپرسی هەموو ئەفرادی گوندەکەیان ئاسەیە بە ژن و پیا و پیر و گەنج و مناڵەوانەوە ئەزانێت چەند سەر حیوانیان هەیە تراکتۆریان هەیە فلانیان هەیە فیساریان هەیە لە مجتەمەعاتی بچووکە خەڵک ئاسان زۆر ئەناسرێ یەکێک لە کاندیدەکان لە پێکهاتەیەکی ئاینیە 2 مانگ پێشەوەی نەتایج دەرچێ وفاتی کردووە دوای نەتایجێتەوە ئەوە دەرچووە ینی هەندێک لە کاندیدەکان لە سنووری بازنەیەکی گەورە لە هەندێک انتخاباتە بەشداری کردووە هەندێک دەنگێناوە ئێستا لە 1/5 ئەو بازنەیە 3 ئەوەنەی جاران دەنگێناوە بۆیە هەر لە بیدایەت تۆتانەماندا چکە کاتی خۆی ئەم مەسەلەی عەد و فەرزی ئەلکترۆنی ئێمە بەتایبەتی گروپی 15 زۆر سووربین لەسەرەوەی نابێ عەد و فەرزی ئەلکترۆنی بێ عەد و فەرزی یەدەوی بێ نەیان کرد ئێمە با بڵێن بەڵگەی مەنتیقی لە 100% هەیە کە تەزویر کراوە لە ڕێگەی ئەمنی سیبریانیەوە لە ڕێگەی خەوارزمیاتەوە تەزویر کراوە تەدلیس کراوە فێڵ کراوە چاوبەست کراوە بۆیە تانەمان لە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان دا بەڵام بەداخەوە کۆمیسیۆن ئامادە نەبوو بیژمێرێتەوە ئێستا قەزەکە چۆتە محکەمەی ئیتیحادی لە محکەمەی ئیتیحادی یەکێک لەو محامیانەی کە ئێستا سندیکای ڕۆژنامە نووسان باسم خەشانە کۆمەڵی دادگەری وەکالەتی بۆ ئەو بەڕێزە کردوەوە کە تانەمان داوە لە دەرەنجامی هەڵبژاردنەکان بەرەو کوێ ڕوا بەرەو ئەوە ڕوا محکەمەی ئیتیحادی ئێستا لە قەیرانێکی زۆر گەورایە ئەگەر نەتایج تەصدیقەکە ئاسمانی لێ ئەسووتێ ئەکەن بە ئاگر ئەگەر تەصدیقی ناکە ئیلغایەکە ئەرزی لێەکەن بە ئاگر بۆیە عێراق بەرەو ئینهیارێکی زۆر خەتەرناک ملەنێ ئێمە سوورین لەسەرەوەی کە ئەو ئینتیخاباتە تەزویری تیا کراوە فێڵی تیا کراوە شەفاف نەبووە نەزیه نەبووە جان نەتیجە هەر چۆن بووە ئێمە تەحملی مەسئولیت بەردەوامی جێوی لە دژایەتی گەندەڵکارە باوە سابتەوە ئێستا هیچ پۆستێکم نەماوە و ئەوەتانە هەر باسی گەندەڵیەکان و پارەبردنیان و ئەوانەیەک باش ینی ئیسراحەت ناکەنەوە نایەڵم ئیسراحەت سپاس دەکەم سپاس بە وێنەرانی بەڕێز سپاس باوکاران